بڕۆ هەچی کۆمەنیست هەیە لە دنیاە کۆی کەرەوە بیسووتێنە لە ناوی بەرێک کۆمەنیزمێڵە لەسەر کوڕی ئەرزی بەڵام واقعەتی ئەم چینایەتێ دروستیە کاتەوە بۆی کە ئاڵوگۆڕێک لە کۆمەلگای پێویستە یا هەڵۆشانەوەی کۆمەلگەی سەرماداری کە ئەبێت دامەزرانی دەسەڵاتی کرێکار بێت دامەزرانی کۆمەلگەی بێت سۆشیالیزم بێت دەسەڵات کۆمەلگەی بێت کە چەسانەوەی تیانەمێنێ کاری بەکری تیانەمێنە ئێمە لەم واقعەتەوە سەیری کوردستانەکەین بەڵێ کوردستان کە وڵاتێکی سەرماداریە وە کرێکار هێزی ئەساسیە پێکهێنەری هۆکانی بەرهێنانە پێکهێنەری هێزی کۆمەڵایەتیە و ناکۆکە لەگەڵ سەرمایهدارا بە ڕۆژانە ناڕەزایەتی هەیە هەوڵی ئێمە خۆمان بە نوێنەری ئەوان ئەزانین یاخو بە ڕێخەری ئەوان ئەزانین و ئەمانەیە ئەم ئاوێزانبوونی کۆمۆنیستەکان بە کرێکارەوە مەسلەیەکی حیاتیە بۆ ئاڵوگۆڕ بە کۆمەلگەی سەرمایهداری و دەستپێکردن بە کۆمەلگەی سۆشیالیستی بە مەرجی دەسەڵاتی کرێکاری دەسەڵاتی شورای کرێکاری